دەمەوێت پێتان بڵێم کە هەموو لایەک چەند دڵخۆشن بە پەسەندکردنی ئیمی بارێت بۆ دادگای باڵا و بە تەکید ئیمی دەبێتە دادوەرێکی زۆر باش بۆ هەمووان. جۆ بایدن لە پینسیلڤینیا مێشکی خۆی لەدەستدا بوو بە منی دەوت جۆرج. بایدن منی لێبۆتە جۆرج بۆش. بایدن بەهۆی قسە و سیاسەتە خراپەکانی نانسی پۆلۆسیەوە ناتوانێت کۆشکی سپی بەڕێوە بەرێت. لەبارەی کۆرۆناوە کارێکی زۆر نایابمان کردووە. بە پێی پێشبینیەکان دەبوو 2 ملیۆن و 200,000 ئەمریکی گیانیان لەدەست بدایە، بەڵام بەهۆی ڕێکارەکانی ئێمەوە ئەو کارە ساتە ڕووی نەدا. کەلوپەلی خۆپارێزی و ئامێری پێدانی ئۆکسجینمان بە ژمارەیەکی زۆر دروست کرد و ڤاکسینەکەش لە ڕێیە و لە ماوەیەکی کەمدا بەردەست دەبێت.